بڕینی بەشەبووجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراق لە مانگی ئازاری 2014ەوە سەرەتای قەیرانی دارایی و گرفتی دابینکردنی موچە لە هەرێم دەستی پێکرد. لەو کاتە بەدواوە تا ئێستاش کە زیاتر لە 2 ساڵ دەبێت هیچ مانگێک موچەی فەرمانبەران لە وادەی خۆیدا دابەش نەکراوە. بە بیانووی دابینکردنی داهات هەرزوو حکوومەتی هەرێم سربەخۆیی ئابووری ڕاگەیاند و لە مانگی حوزەیرانی 2014ەوە بە شێوەیەکی سربەخۆ و ڕاستەوخۆ نەوتی هەناردەی بازارەکانی جیهان کرد. لەو کاتەش بەدواوە تا کۆتایی ساڵی 2015 بەهۆی دواکەوتنی دابشکردنی موچەوە کە هەندێک جار زیاتر لە 90 ڕۆژی تێدەپەڕاند شەپۆلی ناڕەزایەتی زۆرینەی فەرمانبەرانی گرتەوە و بۆ ماوەیەک بایکۆتی دەوامەکانیان کرد. بە دڵنیاییەوە هەموو هەوڵی ئێمە ئەمەیە بۆ دابینکردنی موچە. لەگەڵ دابەزینی نرخی بەرمیلێک نەوت بۆ 27 دۆلار لە سەرەتای ساڵی 2016دا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت سیستەمی پاشەکەوتکردنی موچەی ڕاگەیاند و وتی لە ڕێگەی ئەم سیستەمەوە دەتوانن مانگانە لە کاتی خۆیدا موچە دابەش بکەن. بەڵام دوای تێپەڕبوونی تەنها 1 مانگ بەسەر ئەو لێدوانی نێچیروان بارزانیدا تا ئێستاش هیچ مانگێک ئەو بڕەکەمە لە موچە لە وادەی خۆیدا نەدراوە. سوریا کە زیاتر لە 5 ساڵە لە جەنگدایە و شەڕ و ئاڵۆزی زۆربەی ناوچەکانی ئەو وڵاتەی گرتووەتەوە، ئابووری ئەو وڵاتەش کە لە پێش دەستپێکردنی جەنگیشەوە بە وڵاتێک لە قەڵەم دراوە کە خاوەنی ئابووریەکی دواکەوتووە، بەڵام تا ئێستا دابەشکردنی موچەی فەرمانبەران دوانەکەوتووە و بەبێ هیچ کەمکردنەوەیەک مانگانە لە کاتی خۆیدا موچە دەدرێتە فەرمانبەران. تەنانەت ئەو فەرمانبەرانەی کە سەر بە حکوومەتی سووریان و لە کانتۆنەکانی کۆبانێ و عیفریندا لە ڕۆژاوای کوردستان لە ئەرکدان مانگانە موچەکانیان لەلایەن دیمەشقەوە بۆ دەنێردرێت. لە ئێستادا بەپێی دوایین راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم جگە لە فرۆشتنی نەوت لە ڕێگەی تانکەرەوە ڕۆژانە 411,000 بەرمیل نەوتی هەناردە کردووە کە نزمترین ئاستی هەناردەکردنی نەوتەکە لە ماوەی ساڵێکە هەناردەکراوە. جگە لە داهاتی نەوت هەرێم خاوەنی 4 دەروازەی سنووریە کە ڕۆژانە بە ڕێژەیەکی زۆر ئاڵوگۆڕی بازرگانی تیادا دەکرێت. هەروەها حکوومەتی هەرێم وەک هەوڵێک بۆ زیادکردنی داهات بڕ و ڕێژەی باج و ڕسوماتی لە وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکان زیاد کردووە. ئەمانە هاوکاتن لەگەڵ ئەوەی کە چەند مانگێکە نرخی بەرمیلێک نەوت زیاترە لە 40 دۆلار. بەڵام تا ئێستا موچە بە سیستەمی پاشەکەوتکراویش ناتوانرێت لە کات و وادەی خۆیدا دابەش بکرێت و بەو هۆیەشەوە وا جارێکی تر شەپۆلی ناڕەزایی و تووڕەیی فەرمانبەران و مانگرتن دەستی پێکردوێتەوە.